بەپێی نیشانەکان بێ جلوبەرگشتە جلوبەرگەکانی خۆیتی ملوانکەیەکی لە مل بووە ئەو ملوانکە وەکو خۆی ماوە ئەیتر بەپێ و نیشانە نەبێت جوانە مەرگە و هیچ گومان تێدا نییە. ئێوە داوای چیتان کردو تاوەکو ئێستا کە لە کاتی هەڵگرتنەوەی تەبکە تا ئێستا؟ بۆ کەی پێمان گوتراوە بە تاکی ساعت دەوروبەری 4 و 20 دقیقە بوون کاروان میراودەلی پەیوەندی پێوەکردن بەڕێوەبەری بەرگری شارستانی سۆرە کە فەرمێک دۆزراوەتەوە گومان دەکرێت جوانە مەرگ بێ دواتر کە بینرا و ڤیدیۆکیان بۆ ناردن بەفعلی ئێمە وەکو لە ماڵبات پێمان وایە خۆیتی بەچی دیارەکە ئەمە خۆیەتی بەچی دیارەکە خۆیەتی لە ڕووی جلوبەرێک قوربانگیان جلوبەرگ بەن قەمیسەکەی سوورە پانتۆڵەکەی ڕەشە سنیکەرێکی سپی لە پێ بووە لەگەڵ ڕەشی لە ڕێگای و شڵە دەگاتێرە پاشماوەیەکی لەوانێ نیو کاتژمێرشکەی پێ باشە کاک فەخرەدین نازان ئەویان پزیشکی دادوەری بڕیار دەدا تەرمەکەمان دەداتەوە یان چەندە خەیانی 2 ڕۆژە 3 ڕۆژە ئەوە لای ئەوانە بڕیارە لای ئێمە نییە. کاک فەخرەدینەوە داواتان کردو پشکنینی دیئێنەی بۆ تەرمەکە بکرێت؟ ئەگەر ئێمە بەتاکی ئەمە جاری یەکەم نیە هەزەکەم یعنی هەر لێرەوە پێتان بڵێم جاری چکە شەو حاڵەتە هاتن بەڵام بەڕاستی و کاتە نەمانویست ڕاگەیاندن ئاگادارکەینەوە ئەگەنا دیئێنەیش کرا و دەرنەچوو بەڵام ئەو جارەیان لەبەرەوەی جلوبەرگەکان و نیشانەکان هەموو ڕاستن بەڕای ئێمە بۆیە ئینشاءڵڵا ئیشی خۆشیان دەکەن وەکو پزیشکی دادوەری و پێویستیشە بکرێت بەڵێ و بەدڵنێش لەو ڕسمیاتی شوهەر دەبێت پزیشک دادوەری بیبینێ لاشەیە لە کۆتاییدا.